أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني ليفقه قولي. آمين يا رب العالمين. برادي ورز خوشويس لحفتي رابردوه لهو استابي بغباء عليه الصلاة والسلام مصطبنا ردبو بو مكة بو مدينة عفو وكل استي إما نبو بتلفون بواتساب وفايبر وإنترنت قصير قليل كربكا أي مصعب شي أكرت مصعب شون أو خلقي بري وبرد نبرد مصعب حتما يتر فترة دهات مكة بغنبري أبينا عليه الصلاة والسلام ودقراوة بغنبر عليه الصلاة والسلام بمصعب يقول صالي دابيت وفدكي قوري مسلماناني مدينة أنصار وعليك مسلمان أبن لقاتي حج موسم الحج ورمبو بيان هنا بو مكة. مصعب رضا رحمتي خوالي به حفتاو يك كس حفتاو سي كسي لقل خوي هنا حفتاو سي كس حفتاو يك بياو دو آفرت دو كس لغيقا مسلمان ده سلوكي وفدي قافلة كي قافلة حج مسلمان ده بيت لقل كابراي كيتر يعني دو كس لانو قافلة حج مسلمان ده بيت ينبو حج وكو بومال هاتوا وباس كراوة تا استا او مسلماناني كلا بين 100 ميل يعني بين 100 كيلومتر لأنه بين مكة وبو مدينة مسلمان لقل كافر تكلبون هيج باس نهاتوا لهيج كتابت لهيج حديثك كدنجك هبوا قيل قالك هبوا مسلمان لقل كافر كان بطاقتيك هبوا بهيج شيوك أم مسلمانانا عبادتي خوي دكا لرقا كابراي كافريش بهمان شوا بتيكي بيا صنميكي بيا كفرية إلاي دكاتن أما بو إمي لم وضعت دجري لو أتشي خلقي بلت لو أتشي هرشي هبيتن بو خويا لسيلي بيغمبر عليه الصلاة والسلام درينا أي سيلة بو تشيها أي بو كيا اگر ایما لکاتی کی گنجاو استفاده لا او موقفا نکن او ایکلس جیانی پیغمبر علیه الصلاة والسلام هاتو لسیله پیغمبر علیه الصلاة والسلام لصحابه کان ای که استفاده لیبکی امر ایما لولاتک دجی که ولاتکی اسلام مسلمانی تیا زور 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 کما خلق که ایش دکی لسر ایشا لگل کسید ایش دکی لوچی هیچ دینیکی نبی لوچی بوزیک به هندوسیک به هر دینک هبیتن هر کسیک هبیتن هر انسان چون تعاملی ایمال دل اوانات چون چونی دبیتن ام مسلمانانی که لم انصار لمدینه و هاتن تا لرقا بس لمسافه رقا بحكم بينيني أخلاقي أو مسلمانانه وأم مسلمانانه هر أوانا من أواني كبيش استلمك لمدينة هبو بلام چی وای لکت ام شخصیت گورا حتما ابشتی کی زور گرنگ بیتن بوی شخصیتی ام کسی گورا بو با انسانی کی پر لروشتو پر لتعاملی کی ریکوپیکو اخلاقی کی جوان پیشانی خلقی غیر مسلمان دا حتی لرگا دو کس مسلمان دا ایمش واجب لسر ایمه مسلمان لمولاتینا به همان شوابی اگر ایمه زمانی ام ولاته نازانیم که دینی خواه بجوانی پیام بگینیم
بەڵام ئێمە زمانی ڕەوشت و زمانی ئەخلاقمان لا ئەبێ هەبێتن مسلمان بریتیە لە پارچێک لە ئەخلاق ئەتوانین بە جوانی پێشانی ئەم ملەتە بدەین ئەمەیە مسلمان وەفدەکە دەگاتە مەککە وەکو وەفدی هەموو قەبیلەیەک حەجە کاتی مەوسمی حەجە ئیتر لە هەموو شوێنێک دێم بۆ حەج ئەوەی کە چوو بۆ حەج ئەزانێ و ئەیبینێ وەفدی ئەنسار گەشتە مەککە وەکو هەموو وەفدی هەموو قەبیلەکان لە کاتی حەجە ئەم وەفدەیە لە شوێنی خۆی زۆر بە تەبیعی حەجی خۆی کرد ئەو کەسێک کە لە ناوبەینی وەفدی موسڵمانان و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام موسعەبی کوڕی عومەیرە سەر لە پێغەمبەرەدا عەلەیهی سەڵات وەسەلام هەرچی تەعلیمات هەن وەردەگرێتن و ئەو دەیگەێنێتەوە وەفدی ئەنسار بەم شێوە تەرتیب کرا لیقاءەکە لیقاءێکی زۆر گرنگە لیقاءێکی زۆر خەتەرناکە لیقاءێکە گەر خوا نەخواسە سەر نەگرێتن ئیتر تەواو ئەم لیقاءە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وا دروستی کردووە لە ئاخر ڕۆژ ئەمانە ئەو مەفدە پێغەمبەر دەبینن عەلەیهی سەڵات وەسەلام ئاخر ڕۆژ کە ئەو دوای ئەوە ئەو شەوە بەیانی هەمووی هەر کەسێک ئەگەڕێتەوە بوو شوێنی خۆی ئەبێ لە درەنگی شەو بێ ئەم چاوپێکەوتنە و ئەبێ لە شوێنی عەقەبە بێ عەقەبە ڕەمی الجەمەرات ئەو کاتێک کە شەیتان ڕەجمەکرێت بۆ ئەم کاتانە بێت یعنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەر شتێکی کردبێ ئەوە نییە حاشا عنی عەفەوی بێ و هەر لە خۆیەوە بیتر هەر چوون هاتووە بەوا بێت نە ئیشی بۆ کردووە تەرتیبی کردووە پلا خطەی بۆ داناوە ئەوجا تەنفیزی کردووە تەوەکولی خوا نەبووە هەر تەوەکل بەخوا و تر با بڕوات و هەمووی تەواوی کردووە ئەوجا تەوەکل بەخوا وتمان ئاخر ڕۆژ بۆ ئەوەی ئەگەر کەشف بوون هەر کەسێک فریای ئەوە بکەوێتن بچێتە شوێنی خۆی نیوە شەو خەڵک هەمووی خەوتووە و نستووە لەگەڵ ئەوەیە لە کاتی ڕەمی الجەمەرات بێتن خەڵک قەرەباڵغە و ئەگەر ئێوە هاتوون چی بکەن هاتوون شەیتان ڕەجم بکەین شەرتەکان چین ئەوانەی کە مسڵمانەکان بە چ مەرجەوە ئەبێ بێنە ئەو شوێنە یەک ئەبێ زۆر تەبیعی بخەون هەر کەسێک لە داو چەترەکەیە لەگەڵ کەس و کارەکەیە یعنی مسڵمانەکان نابێت جیا ببنەوە لە خەڵکی تر زۆر بە تەبیعی لە ژێر خەیمێکای چەترێکای ئیتر چەند نەفەرە لەگەڵ چی چون هاتووی بەو شکڵە تەبیعیە خاڵی دووەم کەس احتیمات لەسەر کەس نەکاتن بۆ لە خەوی هەستێنن ها کاتی نیوە شەو هاتووە ئیتر هەستە بابڕۆی نییە هەر کەسێک خۆی هەڵدەستێت و دێتن سێ نابێتن هیچ چاوەڕێ یەکێک بکاتن و ئیتر ببنە گروپێک پێنج شەش کەسێک و بڕۆین نە دوو نەفەر بۆ ئەوەی کەس شتیان لێ نەکات باشە لێرە پرسیاری خۆی فەرز دەکاتن ئەم هەموو شتە کراوە ئەم وەفدە گەورە هاتووە ئەوە لە مەککەیە مسلمان چی ئاگای لێیە ئەزانن چەند مسلمان ئاگای لەم ئیشە مسلمانەکان جگە لە موسعەب کە خۆی سەفیری پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ ئەبوو بەکر ڕزا و ڕەحمەتی خوا لێ بێ عومەر ڕزا و ڕەحمەتی خوا لێ بێ ئەم سێ کەسە زیاتر کەسی تر نازانێت هیچ مسلمانێکی تر نازانێتن ئەم هەموو وەفدەی گەورەی مسلمان هاتووە چاوپێکەوتنێک لەگەڵ پێغەمبەرە دەکا عەلەیهی سەڵات وەسەلام بەیعە وەردەگرن لە پێغەمبەر نازان بۆ نازانن بۆی ئەمە قورساییەکە تۆ نات هەر شتێک هەر بزانی بیدەی بە هەموو خەڵکێک ئەوە نییە سقەی بەوانە نەبووە بەس بۆ ئەوە بووە نازانی هەتا چەند سەرکەوتوو دەبی
سەرکەوتوو دەبی یان نە ئەوە نەتیجەی نیهایەت دیار نییە جارێ ئەم وەفدە دێتن ئایا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە شروطەکانیان ڕازی دەبێ ئەوانە بەو شتە ڕازی دەبن ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ ئەوانە باسی کردووە هێشتا دیار نییە وەفدەکە 75 کەس 73 پیا و 2 ئافرەت لەو جێگایە ئامادە بوون ئەوەی کە دەستنیشان کرا لەوەی چاوەڕێی پێغەمبەر دەکەن عەلەیهی سەڵات وەسەلام تووزێکمان ئیمامی عومەر لەگەڵ ئیمامی ئەبوبەکر هەردووکیان هەرێک لەسەر شاخێک وەستاوە مراقەبە دەکا حرەسی دەگرێ ئەگەر خوا نەخواسە کەشف بوو کەسێک کات بۆ ئەوەی ئاگاداری موسڵمانان بکەنەوە ئاگاتان لە خۆتان بێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هات کەسێکی تری لەگەڵایە ئەویش مامی پێغەمبەرە عەباس مسلمان نییە عەباس مسلمان نەبوو هێشتا باشە عەباس مسلمان نەبووە چون پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بوو ئەم دانیشتنە گرنگەیە لەگەڵ خۆی هێنا عەباس لەوێ چی دەکات ئەڵێن دوو نامە هەیە لێرە کە بگەێنێ بۆ مسلمانانی ئەنسار یەک عەباس لە جێگای ئەبوو تاڵب عەباس دوای کە ئەبوو تاڵب وەفاتی کردووە سەرپەرشتی بنەماڵەی بەنو عەبدولموتەڵب عەباس دەکات گەورەی ڕئیسی عەشیرەتەکەی عەباسە سێ ئەڵێن عەباس لە عەلاقاتی دەولی زۆر گرنگ بوو مەوثوق بوو ثقە پێکراو بوو لە کاتێک دوو قەبیلە دوو عەشیرەت یان لەگەڵ ساسانیەکان لەگەڵ عەباس گرنگ بوو لە علاقات و مەواثیقی دەولیە وەکو ئێستەی بڵێن محکەمەی عەدلی دەولی کە تۆ کەس لەوێ ئەوە بکەی یعنی بشتێکی گونگ وەرگری کە وجودی ئەوانە گرنگە عەباس بەو شێوە بوو عەباس یەکەم کەس بوو کە قسەی کرد لەگەڵ ئەو وەفدەیە بانگی وەفدەکەی کرد ئەی ئەنساڕەکان ئەی خەوس و ئەزرەج ئەگەر محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە لە حیمایەی ئێمەیە ئەگەر ئێوە ناتوانن حیمایەتی بکەن لە ئێستاوە واز لێبێنن ئێمە توانی حیمایەتی بکەن ئیشی عەباس ئەمە بوو ئەو نامەیە بگەینێتە ئەنساڕەکان کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خەڵکی هەیە کەسوکاری خۆی هەیە پشتگیری دەکەین ئەگەر ئێوە ناتوانن لە ئێستاوە بڵێن ناتوانین ئەوانیش گوتیان یا عەباس جێمان لە قسەکەت بوو و چاوەڕێی پێغەمبەرەکەین عەلەیهی سەڵات وەسەلام یا ڕەسوول الله فەرموو تۆ بڵێ چیت ئەوێت بۆ خۆت داوا بکە و بۆ خوا داوا بکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دوای حەمدی خوا دوای قورئان خوێندن دوای وتێکی ئیمانی کە بگاتە دڵ و عەقلی ئەو خەڵکەی کە لەوەیە باسی ئەم شتانەی کرد ئەویش یەک تبايعونني على السمع والطاعة في المنشط والمكره أما بيعها بسيارك ليرا بو همومان كلا مالي خوا دانشتوي روجي خطبه جاء قرين بو سيري پیغمبر عليه الصلاة والسلام إما أم بيعيا لقل پیغمبر عليه الصلاة والسلام دوبات دكين إما تمنى أكين أو رجالوي باي لقل أنصار كان
و ئێمە شەڕمان کردبا لەسەر ئەوەی چێ یەکەم کەس دەستی خۆی دەخاتە داو دەستی پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سەمع و تاعە بۆ پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە قسەی دەرگاچی لە خۆشیە و لە ناخۆشیە بتەوێت یان نەتەوێت قبول دەکەی ئەمە هەر کەسێک بۆ خۆمان لە ناخی خۆی لە دڵی خۆی لەگەڵ خۆیە ئەگەر قبولمانە بەڵێ یا ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام فەرموودەکانت ڕێگاکەت سەمع و تاعەی ئێمە بۆ پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بابەت بین بە ڕێگاکەی و ڕێگاکەی واز لێ نەئێنین و لا نەدەین خاڵی دووەم بەخشین الإنفاق في اليسر والعسر پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ماوەیەکی تر ئەچێتە مەدینە دەبێتە سەرروکی ئەو دەوڵەتە کە تازە دروست ئەکرێتن هیچ پارە ئەبێ ئەو خەڵکە ببەخشێ ئێوە استعداددان تێیە کە بیبەخشن لە ڕێی خوا ئینفاق بتەوێت یان نەتەوێت یعنی ئەوە نییە کاتی ویستم کاتی کە ویستم نییە في العسر واليسر لە کاتی خۆشی و لە کاتی ناخۆشی پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەم شتانە ئێستا پێیان ئەڵێت چونکە فترێکی تر هەرچی مهاجر هەیە هەرچی مسلمان هەیە لە مەککە ئەچێتە مەدینە ئەوەی کە ئەچێت هیچ لەگەڵ خۆی نابە هەموو شتەکانی بەجێ دەهێڵێ یعنی بەس خۆی دەڕواتە ئەو کاتە خەڵکی مەدینە ئەبێ مەسرەفیان لێ بکەن قبولتانە ئەم خاڵە خاڵی سیەم الأمر بالمعروف والنهي عن المنكر يعني أويك أما دين أمر بالمعروف نهي عن المنكر أجر دقت سي أم شان خالق أما أساسي دولتها سياستي بيغمبر عليه الصلاة والسلام أما خالق أبو أو كسالك على الدين والسياسات كجا مرحبا أي أما تشيا أي أما دولة دانانية أي دولة دانانيش سياسات نية أي تو إنفاق سياستانية اقتصادي سياسي أي كاتي سمع طاعة بيتا جيرالي بو أو كسيك أبيتا رئيس دولة أي أما سياسات نية أمر بالمعروف والنهي عن المنكر قابل ببو دستوري كان بيغمبر عليه الصلاة والسلام داعدين باشا خالي شوارم أن لا تأخذكم في الله لومة لائم أواني أبنا والله لبرد لومي لومة كاران كرة خلق لومة مليئك كرة خلق سمتي على كرها لبرد خلقه با أمشتنك أما تو قابل ببمشتانا حتما خلق لومة مليئك خالي بينشان تمنعونني كما تمنعون نساءكم وأولادكم يعني هر كاتك هر چون ايوا مال و منال و خيزانتان اپاريزن لا هر خطريك هبيتن بوش ايوا امپاريزن اواش قبول تانا يا كم كس كاب تحملي نكرت او كسا رئيس قافلة كبو ويتازا مسلمان بو يعني لا إسلام كان داد لو نجشت حفتيك مسلمانة بلا مشتاقة يكم كذبك دستي خوي بخاطرنا ودستي بيغمبر عليه الصلاة والسلام مباعي بكاتا وتي يا رسول الله دست تراكيش دريش كدست بواي مباعات لك لين درقاي مناقشة كلاوة مناقشة لقل عن خلقات مناقشة تشيبو يكسر كاب بياوي كستا ودي يا رسول الله إما ويهود حلف مالها لنا وبين يقدر عهد مواثيق مالها لنا وبين يقدر حتما تبعي إما بدواي توبكوين إما بشجيري توبكين أم خالاني كباسط كر عداوتك دكويت نوبيني إما يهودية كان وازمان لنا يعني دواء الله
بجيمان بهالي ولا ها بو يهوديا كانوا بيغمبر عليه الصلاة والسلام قلت الدم والدم يعني نامك بقينة أوانا خين من تكلبوا بس مردن أتوان إما ليك تركاتوا بيكي كتير هستا يا رسول الله عليه الصلاة والسلام باشا جاء إما بكين برانبر أما پاداشتکی چیه؟ پاداشتی امشتی که اکی پاداشتکی چیه لدنیا؟ ها اگر ببیرتان بیتن درسکانی پیش استر کسی بو پاداش گوت یا رسول الله اما پیشگیریت اکن یا محمد علیه الصلاة والسلام بلام حکم دوایتو بو اما بی پیغمبر علیه الصلاة والسلام قبولی نکرد پیغمبر لقل انصارکان گوتی با یک وشه بود یک وشه گوتی پاداشتکی الجنه بهشت هیچی تر ایوال دنیا ام همو دکن پاداشتکی بس بهشته هیچی تر نیه بهشتش لسر زویه نایته بهشت دوای مردنه دوای انسان که امره او کاته بهشتی اوینه بچایی خوی بلام لدنیایا تو هر مصرف دکی هر لتو اکجده هر ابخشی هر تو پیشوازی لمهاجرین دکی هیچ شتێک نییە بۆیە لە کاتی فتحی مەکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام غەنایم زۆر هاتن زۆر ئیتر وەرە بینە سەد حێشتر بوو ئەبوو سوفیان سەد حێشتر بیدە بە فڵان سەد حێشتر بیدە بە فڵان ئەنساڕەکان هیچیان بەبەر نەکەوت هیچ بوو بە بۆڵەبوون لەناو ئەنساڕەکان دوای 8 ساڵ لەم ئەم حادیسکە باسەکەین بەیعەی عەقەبەی کوبرا دوای ئەوە 8 ساڵ کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو غەنائیمانە هەمووی تەوزیع کرد هیچ نەگەیشتە ئەنساڕەکان ئەنساڕەکان بوو بە دەنگەدەنگیان گوتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خەڵکی خۆی خەڵکی مەککە موسڵمان بوو ئێمەی لەبیر چوو گوت یا سەعەد بڕۆ هەموویان کۆکەوە کە کۆیان کردەوە گوتیان ئەنساڕەکان بەبیرتان دێتن لە کاتی ڕۆژی عەقەبەی کوبرا کاتی بەیعەتتان داوە چیم بە ئێوە گوت نەمگوت پاداشتەکەتان ئەلجەنە بەهەشت مژدەی بەهەشت بەوانە بەخشیوە أنصار نمجود من الدم لقل إوادة بن بس مردن إماليك ترجع كاتوا أنصار كار إيواد شوب بيتان چونا خلق با بارو بولو سروت و سامان بچيتا مالي خوي أنصاريش بپیغمبر عليه الصلاة والسلام بچيتا مدينة ئەو کاتە ئەنسار هەمووی دەستی کرد بە گریان بە فرمێسباران و گوتیان بەلێ وەڵام گەورەترین مژدەیە بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دوای فەتحی مەککەش هەر لە مەدینە ماوە دوای وەفاتبوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەر لە مەدینە یان هێشتەوە گەنجێک تەمەنی 23 ساڵ 21 ساڵ یەکسەر هەستا دوای ئەم هەموو قسانە کە خەڵک گوتی با بەیعەت بدەین کابا گوتی یەک دەقە بوەستێ پەلە مەکەن ئەی ئەنساڕەکان ئێوە ئەزانن بەیعەت لەسەر چی ئەدەن ئێوە ئەزانن ئێوە بەرەو چی ئەڕۆن ئێوە بەرەو شەڕێکی زۆر گەورە دەڕۆن شەڕی عەرەب و عەجەم دەکەن تاقەتی ئەوەتان هەیە مستعدن ماڵتان ببەخشن ڕوحتان ببەخشن دنیاتان ببەخشن مستعدن جارێکی تر بە بیریان هێنادەوە بۆ نەوەک یەکێک پەشیمان ببێتەوە لە قسەکەی بڵێ توخوا مە
والله لبيرم شعري والله تراسك چونکە شار ئەبێت تحمل بکەین ئەبێ خەڵک هەمووی گوتیان ئەسعەد دەستت لابە وازمان لێبێنە و بوو بە شەڕیان بوو بە پەلەماری ئەوە یەکتریان ئەدا یعنی شەڕ مەبەستم ئەوە نییە لە یەکتریان بدەن هەموویان ڕایان کرد چێ یەکەم کەس مبایعە لەگەڵ پێغمبەر دەکا عەلەیهی سەڵات وەسەلام لە حساباتی ئەوانە یەکەم کەس کە مبایعەت بکاتن لەگەڵ پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یەکەم کەسە کە ئەچێتە بەهەشتا لەسەر بەهەشت خەڵک وا تەعاملی کردووە بەهەشتیش لای ئێمە تۆزێک بە دوور سەیرەکەی خەڵک بە نێزیک سەیر دەکات لە کاتێکە کە قورئان دەخوێنی کە گوێ لە حەدیسەکانی پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەی وا بکە ئەچێتە بەهەشت ئەوەی وا بکە ئەچێتە بەهەشت ئەمەی ئەم خێرە بکە پاداشتی ئەوەندەیە ئەوەی ئەوە بکە پاداشتی گوێمان لێ دەبێت بەڵام ئێمە فلتەری دڵمان نییە فلتەری ڕوحمان نییە هەموومان وایە ئەوە نییە من یەکەم کەس باسی خۆم دەکەم ئەوجا باسی موسڵمانانی ئێستاکە کە باسی بەهەشت ئەکرێتن لێرە ئەچێتە ژوورەوە هیچ فلتەرێک نییە کە بمێنێت توزێک لەسەری بوەستێت یەکسەر دەردەچێت مەفروضە هەموومان فلتەری ڕوح فلتەری دڵ لە ناوبەینی هەردوو گوێیەکە داینی کە وشەیەک ئاەتێک لە ئاەتەکانی خوا باسی ڕەحمەتی خوا باسی بەهەشتە باسی جەهەنەمە کە چوو ناو جێی ئینسانە بێت توزێک بیری لێ بکاتەوە ئەمە باسی بنە بەهەشت بوو من دروست کراوەکو ئینسان والعیاذ بالله جەهەنەمیش بوو ئینسان دروست کراوە لە کاتێک گوناهێک دەکەی ئەبێ عقابەکەشی ئینسان حسابی بۆ بکە لە کاتێک کە خێرێکیش دەکەی حسابێک بۆ پاداشتەکەی بکە بۆیە ئەوانە ڕایان کرد مسابقەیان کرد بۆ ئەوەی چێ یەکەم کەس بێ دەست بخاتە ناو دەستی پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و بەیعەت وەرگرێتن لە پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوانە هەموویان بەیعەتیاندا کەس نەبوو دوودڵی هەبێت ئەگەر ئێستا لە خۆمان بپرسین ئایا تو لەوێ وای دوودڵی دەبوو یان نە پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە تەواو بوو هەمووی بەیعەتی دا گوتی دا ئێوە 12 نەقیبم بۆ دەرکەن لە ناو خۆتان 12 کەس خۆتان هەڵبژێرن خۆتان هەڵبژێرن 12 کەس بۆ ئەوەی ببنە بەرپرسی ئێوە خوا ئیتوانی دەستی شا بکە 1 2 3 4 بەڵام ئەمە ئەو پەڕی ڕێز لە ئیرادەی خەڵک بگری کە خۆتان هەڵبژێرن 12 کەسیان هەڵبژێرد پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ ئەم 12 کەسە دانیشت ئێوە لەمەودووە بەرپرسن لەسەر مەدینە منیش کە باسی خۆی دەکە عەلەیهی سەڵات وەسەلام لە مەککەیە بەرپرسم لە سەر مهاجیرەکانە ئێوە بەرپرسن لە مەدینە هەتاکو من دێمە مەدینە مسلمانەکان لەو حاڵەتان لەسەر شاخێک هاوارێک هات گوتیان ئەی خەڵکی مەککە ئەی قوڕەیشیەکان ئاگاتان لێبێ محەممەد وەسیبە سیبە ئەوانەی کە یاخیبوون دەکەن ئاگاتان لێبێ محەممەد و ئەوانەی کە ئەیانەیە ئینقیلابێک بکەن ئەوانەی شەرتان لەگەڵا بکەن ئەوە کۆبووینەوە دوو ڕیوایەت هەیە لێرە ڕیوایەتێک ئەڵێ پیاوێک ئەو هاوارەی کرد ڕیوایەتی تریش هەیە ئەڵێ شەیتان بوو شەیتان لەبەر ئەوەی کە زانی ئەم لیقاءە دوای ئەوە دروستکردنی دەوڵەتی ئیسلامە دوای ئەوە مسلمانەکان زیاد دەکەن دوای ئەوە ئیسلام بەهێز دەبێتن ئەوەندە پێی ناخۆش بوو خۆی هاواری کردووە ئەم دوو ڕیوایەتە هەیە کامیان دروستە والله ئەعلەم بەڵام یعنی هەردووکیان بە نەزەری ئەم بەندە فەقیرە هەردووکیان دروستە چونکە شەیتان
زۆر جار ئەزانێ ئینسان لە کاتێکا کە نوێژێک دەکا و ئیخلاسی تیا بێتن هەمومان وای کە توش ئەتەوێت خێرێک بکەی ئەتەوێت شتێک بکەی شەیتان هێتن نەهێڵی تۆ بیکەی بۆ ئەم حەدەسە گەورەیە شەیتان مەفروزە دەیان جار هەواری کردبا نەک یەک جار مسلمانەکان هەر لەو دەقەیە دانێکیان هەستا یا ڕەسوڵ الله ئەمرمان پێ ئەەکەی کە ئەکەن ئەتەوێتن ئێستا ئەتوانین شەوە هەمووی خەوتووە بکەینە ناو خەڵکی مینا کەسی نەیە گوتی نا عەلەیهی سەڵات وەسەلام ڕخسەتمان پێ نەدراوە ئەوی شە بکەین بگەڕێنەوە هەر کەس بگەڕێتەوە ناو خەیمەکەی بۆ جێگاکەی تا بەیانی بەیانی زۆرش هەر قەبیلێک و دەڕوە خەبەر ڕۆی قسە ڕۆی بوو قوڕەیشیەکان بەیانی زوو کەنکەنە قوڕەیشیەکان هەستان قەبیلە دەڕۆن ئێوە دوونێ شەو لەگەڵ محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام دانیشتنتان کردووە حتاکو گەشتنە منطقەی خەڵکی مەدینە مسلمان و کافر لەناو یەک چەترا دەخەوتن و دانیشتن چەتر کە دەچوون ئێوە دوونێ شەو لەگەڵ محەممەد دانیشتبوون عەلەیهی سەڵات وەسەلام سەڵاواتتان لەبیر نەچێت پێش مسلمانەکان قسە بکەن کافرەکان سوێندیان دەخەر وەڵڵاهی ئێمە محەممەدمان نەبینیوە مسلمانیش بێدەن قسەیان نەدەکرد ئیتر کافرەکان قوڕەیشیەکان مطمئن بوون کە ئەمانەش نەبوون ڕۆیشتنەوە هەر کەس ڕۆی بوو ماڵی خۆی دوو لە سەحابەکان دوو لە سەحابە تووزێک تەخیر بوون حتا دێ لەسەر خۆی وردە خەڵک هەموو ڕۆی ئەوانە تەخیر ڕۆیشتن قوڕەیش پێی زانی کە ئەوانەی کە دوونێ شەو لەگەڵ پێغمبەر محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام دانیشتبوون خەڵکی مەدینە بوون و ناویان بەڵاو بوو ناویان ڕووی ئەو دوو کەسە گیرا زۆریان لێدا زۆر هەتا عەباس ڕۆی بولان وتی باشە ئێوە کەس ناناسن لە تاجرە گەورەکانە کە تیجارەتەکەی لە مەدینەوە ئەڕواتن وتیان با ئەبوو سوفیان گوتی بانگی ئەبوو سوفیان کرد بانگی هاوارکەن ئەبوو سوفیان ئەگەر تۆ ئێمە لێرە بین تیجارەتەکەت لەولا زەرەر پێ دەگەن وەڵا ئەبوو سوفیان هات گوتیا کاکە وازیان لێ بێنن لەبەر خاتری تیجارەتەکەی واز لەو دوو سەحابەیان هێنا و گەڕانەوە لێرەوە لەم کاتە لەم دەقە هجرە دەست پێ کرد هەرچەندە هجرە بۆ ئێمە دەمەکە دەست پێ کراوە هجرەی ئێمە لە گونەهەوە بوو خێرەوە لە ئەگەر کەم تەرخەمیمان کردووە لە دینی خۆیە ئەو کەم تەرخەمیە هجرەت بکەین بوو بە جددی وەرگری ئەگەر کەم تەرخەمی لە نوێژەکانمان بۆ ئەوەی قایمین لەسەر يعني هجرت لمعصية بو خير هجرت لبيديني بو خوا ام هجرتي ايما ابي لقل ما بتاروج قيامتها نابت الايما واز لم هجرتها بيني پیغمبر عليه الصلاة والسلام دواي كتواب اوجا احداث كان مسلمان كان كوكر دوا ام احداثاني كرويدا بو مسلمانەکان باسی کرد کە خوا دەرگای هجرەتی کردەوە بۆ ئێوە خوا عەرزێکی بۆ ئێوەی دەستنیشان کردووە کە لە ئەم ئەرزە باشترە خێرترە خەڵکێکی هەڵبژاردووە بۆ ئێوە کە لە کەس و کاری ئێوە باشترن ئێوە ئەتوانن لە بەیانیەوە هجرەت بکەن بەرەو مەدینە بۆ پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یەکەم کەس نەبوو دەیگوت ئەوە من ڕۆیشت بۆ ئێوەش بە دوای مناوە وەرن خۆی مەفروزە وابێتن لە کاتێکە کە تو ئیشێک ئەەکەی نابێ بە خەڵک بڕێ بڕۆ بیکە وەرە بە بیکەی یان خۆت دەیکەی بۆی خەڵک چاو لێ بکە ئەمما لەم ئیشە پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام گوتی یەکەم جار ئێوە بڕۆن ڕۆیشتی ئەگەر پێغمبەر بڕۆیشت بە عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کاتە مسلمانەکان لە مەککە هەمووی حجز دەکرا بۆی پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دڵنیا بێت مطمئن بێتن کە هەموو مسلمانەکان دەرچوون ئەو کاتە ئاخر کەس خۆی دەرچوو چەند نمونەیەک یان نمونەیەک بێنێت کاتەکەمان
یەکەم کەس کە هەجرەتی کردووە سەلەمە خۆی پیاوەکەی ڕۆیشتن بۆی دەرچن بەرەو مەدینە بڕۆن گرتیان کەس و کاریان گرت گوتی هەر هەوڵیاندا کە نەڕواتن گوتی هەر دەڕۆ گوتیان باشە ئەگەر تۆ بڕۆی کەس و کاری خێزانەکەی گوتیان ئێمە ناڵین کچەکەمان لەگەڵت بێ بڕۆ تو بەتاقی تەنیا کوڕەکەیان لێستاند کچەکەیان یعنی خێزانەکەی لەگەڵ کوڕەکەیان لێستاند ئەویش داچار بوو هەردووی بە جێهێشت و ڕۆی کەس و کاری ئافرەتەکەیان برد کەس و کاری ئەبوو سەلەمە هاتن گوتیان وای کوڕەکە کوڕی ئێمەیە ئێمە کوڕی کوڕەکەمان دەبێ ئیتر ئەوان ڕان کێشاوە لە ڕاکێشانە هەردوو ئەوەی لە جێگا دەرچوو کوڕەکەشیان برد و دایک لە شوێنی لە ماڵی باوکی کوڕە بچووکەکەیان لە ماڵی باپیرەکەی و باوک لە بەرەو مەدینە ڕۆیشت ئەم ئافرەتە سەلەمە ساڵێک لەم حاڵەتە بوو هەموو ڕۆژ بەیانی دەچوو ئەو شوێنە دەگریات بەیانی داشە حتا دوای ساڵێک کەسێک لە کەس و کاری پیاوەکەی هات گوتی ئەمە حاڵ نییە ڕۆیشت بوو لای کەس و کاری پیاوەکە حاڵی ئەم ئافرەتە بەم شێوەیە کوڕەکەی بدەنێ بووە بەس لەژێر ئەم تەعزیبە بێت کوڕەکەیان بۆ هێنا ئافرەتەکە یەکسەر ڕۆی لە مەدینە کرد و بڕواتن لێرە مووقفی عوسمانی کوڕی تەڵحە عوسمانی کوڕی تەڵحە ئەو بنەماڵەیە ئەوەی کە کلیلی کەعبەیان پێیە کلیلی کەعبە کەس ناتوانێت بچێتە ناو کەعبە بەبێی ئەمری ئەم بنەماڵە کلیل لەلای ئەوانە لە کاتێک لە کاتەکان پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام داوای لێ کرد گوتی یا عوسمان بەس بهێلە بچمە ناو کەعبەیان نوێژێک بکەن گوتی ناهێڵم هەرچەند هەوڵیدا گوتی ناهێڵم گوتی عوسمان بهێلە من نوێژ بکەم ئەگەرنە ڕۆژێک دێت ئەو کلیلەت لێ ئەستێنم گوتی ئەگەر هات و کلیلم لێ بستێنی ئەو کاتە ژێر عەرزە خێرترە و باشترە بوو من لەسەر عەرزە ئەم حادیسەی تەڵحە عوسمانی کوڕی تەڵحە پیاوەتیەکەی هێلین بوو دەرسی دابێت ئینشاءالله لەگەڵ سوهەیبی ڕۆمی کە چۆن هجرەتیان کرد بە چ شێوە هجرەتیان کرد لەگەڵ هجرەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە چ شێوە بوو مەدینە وآخر دعوانا الحمد لله رب العالمين کاتەکەمان زۆر